فرێمینگ فێرگەیەکە بۆ وێنەی ڕۆژنامەوانی و چاڵاکی هونەری و کلتوری و کۆبوونەوەی گەنجانی خاوەن بەهرە و پسپۆر لە بوارەکانی فۆتۆگرافی، میوزیک، شێوەکاری، نووسین و ڕاگەیاندن. کردنەوەی فێرگەی فرێمینگ لە بواری وێنەی ڕۆژنامەوانی بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە کە هەیە لە بواری ئەکادیمی فۆتۆگرافی بەتایبەت لە بواری ڕۆژنامەوانی فکرەی ئەوەی هات کە مەسەڵەن لەسەر داواکاری هەندێک لە فۆتۆگرافەرەکانیش کە زۆربەیان کە پرسیاریان دەکەن ئەوێ شوێنێکمان نییە بۆ فێربوون یان مەسەڵەن پرسیار و شتیان هەبوو لە بواری وێنە و فۆتۆ ئیتر ئەمە بێمان لێکردەوە کە فێرگەیەکی دانین لەگەڵ چەند برادەرێکی هەر کە اختصاسیان فۆتۆیە ئیتر ئەو سنتەرە بوویتە شوێنێک بۆ کۆکردنەوە ئەو فۆتۆگرافەرانە ئەو گەنجانێکی حەزیان لە فۆتۆیە وای لێ هات کە فۆتۆش بۆ پردێک بۆ هونەرەکانی دیکە وەکو شێوەکاری میوزیک ئەوانە زۆربەی ئەو گەنجانێک کە دێنە ئێرە هەندێکیان فۆتۆگرافەر نینە بەڵام حەزیان لەو شوێنەیە کە شوێنێکی جوانە و فەرەحە ئیتر دێ حەزیان لێ کە میوزیکە شێوەکاری ئیشی خۆیان دەکەن. لە فریمینگ چەندین گەنج فێری هونەری وێنەکێشان و فۆتۆگرافی کراون و ئێستا لە شوێنی جیاجیادا کار دەکەن. یەکێک لەو کچانەی کە سوودی لە فریمینگ بینیوە ئێستا پێشانگەیەکی کردوتەوە لە ناو فریمینگدا وەها دەڵێت. مارەزەکەم بەتایبەتی ئەو ساڵە هەموو تیمی کوردی تێدا هەیە. پرۆفایلی ژن و پیاوی کورد، عارەب، ڕقسی کوردی، شایی ئەو بابەتانەیە. یەکەم جار کە فێر بووم ئەمن بێزگەلەوەی ئیشی دیجیتال دەکەم، ئیلەسترۆشنی دیجیتال، ئیشی فۆتۆگرافیش دەکەم. یەکەم جار ئەمن ینی فێر بووم کە کامێرێ بگرم لە فرێمینگ سکول فێر بووم. فریمینگ توانیویەتی کار لەسەر پرسی ئافرەتانیش بکات وەک خۆیان وتیان لە ڕێگەی ئەنجامدانی چەندین چاڵاکی جۆرە و جۆر. هەروەها بووەتە ناوەندێک بۆ کۆبوونەوەی ڕۆشنبیران، هونەرمەندان و لاوان کە چەندین دانیشتن و گفتوگۆی کراوەیان بۆ ئەنجام درراوە. کاری سەرەکی ئەم فێرگەیە قوتابخانەیە کە بۆ فێربوونی خەڵک و هاوڵاتیان وەرە پەرەپێدان بە تواناکانی فۆتۆگرافەران بە شێوەیەکی گشتی بە تایبەتی تریش فۆتۆگرافەرانی ڕۆژنامەوانی ئەمە کارە ڕەئی سەرەکیەکەمانە لە ڕاستیە. بەڵام لە تەنیشت ئەمەوە دەیان جۆری کاری ترمان هەیە بە کۆمەڵێک تەکتیک و شێواز ئەیبین بەڕێوە. یەک لەو ڕێیانە کردنەوەی وۆرکشۆپ و کۆرس و دەوراتە بە شێوەیەکی گشتی. یەکێکی تر لەو تەکتیکانە پیشاندانی فیلم و بەشداریکردن لە پێشبڕکێ نێودەوڵەتی و لۆکاڵیەکان. یەکێک لە تەکنیکەکانی ترمان کردنەوەی پێشەنگای فۆتۆگرافیە بۆ فۆتۆگرافەران، دروستکردنی پێشبڕکێی وێنەیە بۆ هاوڵاتیان بۆ فۆتۆگرافەران. جێی باسە جگە لە چاڵاکی جیاجیا وەک سیمینار کۆڕی شعری، نمایشی فیلم و ئێوارە میۆزیک، هاوکات فریمینگ کار بۆ نیشاندانی پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەی دەکات. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.